یەکێک لەو ئامێرە دەگمەنانەی کە لە سلێمانی و تاقیگەی تاوەری تەندروستی سمارت بەردەستە ئامێری داینەکس دیەستی ئەمریکیە. ئەم ئامێرە فول ئۆتۆمەیتدە و هەموو ئەو پشکنینانی پێدەکرێت کە بە شێوازی ئیلایزایە. بۆ نمونە پشکنینەکانی وەکو هۆکارەکانی خوێندخەزبوونە و لە بارچوونی کۆرپەلا لە دایکانی دووگیان، هەروەها پشکنینەکانی ڕێنین و ئەلدۆستیرۆن بۆ ئەو کەسانەی پەستانی خوێنیان هەیە، وە پشکنینی ئیرسترۆپۆیتین بۆ ئەو کەسانەی نەخۆشیەکانی خوێنیان هەیە، وە ئینتێستیک فاکتەر بۆ ئەو کەسانەی کە کێشەی کەمی ڤیتامین B12 هەیە.